بەدری 313 هێزە تایبەتەکەی بزوتنەوەی تالیبان کە ڕۆڵی سەرەکی لە ڕووخاندنی حکوومەتی ئەفغانستان دابینی. ئەو هێزەی کە لەم دوایەدا لەلایەن تالیبانەوە بڵاو کراوەتەوە لە هەر شوێنێک پێویست بن ئەوان لەوێ ئامادەن. ئەمانە ئەو هێزن کە تالیبان سوودیان لێ وەردەگرێت بۆ کۆنتڕۆڵکردن و پاراستن و ئاسایشی شارەکان و ناوەکەشیان لە جەنگی بەدری بەناوبانگی مێژووی ئیسلامەوە وەرگرتووە. هەرچەندەم هێزە لە ئاستی هێزە تایبەت و مەشق پێکراوەکانی وڵاتانی ناوچەکە وەک هێندستان و پاکستان و خۆراوادانین، بەڵام لە چەکدارە نەریتیەکانی تالیبان کاریگەرترن و وەک ئەوەی شارەزایانی سەربازی باسی لێوە دەکەن بە دڵنیاییشەوە گەلێک لە سوپای نیشتیمانی ئەفغانستان لە پێشترن. شارەزایانی بواری سەربازی باز لەوە دەکەنەوە هێزە لە ناکاو و لە ماوەی ئەم چەند ڕۆژەی دواییدا دروست نەکراوە، بەڵکو پێدەچێت لە نێوان ساڵانی 2017 بۆ 2020 بەکارهێنرابن و پێشتریش لە کاتی بەرگری تند و شەڕی سەرسەختانەدا بەشداریان کردبێت و ژمارەشیان بە چەند هەزارێک مەزەندە دەکرێت. مادهێنمان بەرپرسی بەشی تیرۆر و یاخیپوون لە گۆڤاری تایبەتی جەینس کە گرنگی بە کاروباری سەربازی دەدات دەڵێت ئەندامانی هێزەکە لە باشترین جەنگاوەرە مەشق پێکرا و پێشکەوتوەکانی ئەفغانستان پێگاتووە و ئەگەری زۆریش هەیە پێشتر لە پاکستان ڕاهێنان و مەشقیان پێکرابێت. بۆیە ئەمە بەهێزترین گریمانەیە بۆ ئەو هێزە و دروستبوونیان، ئەگەری لە ناکاو دەرکەوتن و دروستبوونیشیان لە چوارچێوەی ڕووداوەکانی ئەم دوایەی ئەفغانستاندا لاوازە. بیل ڕۆجۆ سەرنووزەری گۆڤاری لۆنگڤار جۆرناڵی ئەمریکی تایبەت بە شەڕی تیرۆر دەڵێت بەتالیۆنەکە سەلماندوویەتی کە لە مەیدانی شەڕدا کاریگەرن و لە مانگی ئایارەوە توانیمان دڵنیا ببینەوە کە ئەو هێزە تایبەتەی تالیبان لە کۆنتڕۆڵکردنی ئەفغانستاندا ڕۆڵی بەرچاویان بینیوە. لە دۆخێکی لەم جۆرەدا دیارە هێزە سەرکەوتوەکان دەتوانن بە چەکی ڕکابەرەکانیان هێزەکانیان پڕچەک بکەن، وەک چۆن تالیبان دەستی بەسەر چەکەکانی سوپای نیشتیمانی ئەفغانستان داگرت کە سوپای ئەمریکا بۆی دابین کردبوو. پسپۆڕانی سەربازیش پێشبینی ئەوەش دەکەن ئەمریکا لە داهاتوودا ئامێر و چەک و کەرەستەی سەربازی بۆ تالیبان دابین بکات و بزوتنەوەکە هێزەکانی خۆی وەک بەدری 313 پێ پڕچەک بکات. بەتالیۆنی بەدری 313 جگە لە کاریگەری لە ئەو ئۆپۆراسیۆنە مەیدانیەکاندا ڕۆڵی سیاسی خۆشی هەیە و پەیوەندی توندوتۆڵی لەگەڵ باڵی حەقانی نێوبزوتنەوەی تالیبانەوە هەیە و دوو نوێنەریشی لە گفتوگۆکانی تایبەت لەسەر پێگەێنانی حکوومەتی نوێی تالیبان لە کابڵدا بەشدارن. بەم شێوەیە تالیبان سوود لە ئەزموونی باڵی حەقانی و چەکدارەکانی خۆی و تێکەڵگرتنیان لە هەوڵی دامەزراندنی سوپایەکی تۆکمە و پرۆفیشناڵ کە دوجار وەلایی تەنیا بۆ تالیبان بێت وەردەگرێت. دوجاریش پسپۆڕانی سەربازی لەسەرەوە کۆکن لە هەر شوێنێکدا کە بەدری 313 بوونی هەبێت و بڵاوەیان پێ بکرێت، ئەوە ئەو ناوچە و شوێنە گرنگی تایبەتی خۆی بۆ بەدیهێنانی ئامانجەکانی تالیبان هەیە.